بۆ دروستکردنەوەی ئەو هەماهەنگەی لە پێشووتردا لە نێوان هێزەکانی سوپای عراق و هێزەکانی پێشمەرگە هەبووە لە ماوەی ڕابردوو تا ئێستا وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان و وەزارەتی بەرگری عراق سێ کۆبوونەوەیان ئەنجام داوە. چاوەڕوان دەکرێت لە کۆبوونەوەی چوارەم کە بڕیارە لەم نزیکانە ئەنجام بدرێت هەردوورە لەسەر ئەو هەشتخاڵەی بە شێوەیەکی سەرەکی گفتوگویان لەسەر کردبوو ئەو هەشتخاڵە بکەم بە ڕەشنووس و لا سەری ڕێک بکەون. تا ئێستا یەکلایی نەبووتەوە، بەڵام بە تەئکید هێزی پێشمەرگە هەندێک بەرەو پێشچوون ئەچێ لە ڕووی ئەو هەمانگی کە جاریتە دروستە بێتەوە لە بینی هێزی عراقان و هێزی پێشمەرگە و زۆر من پێم وایە هێزی پێشمەرگە ئەچێتە هەندێک شوێن کە لە داهاتووە ئیتفاقی لەسەرەکرێ. ئەندامێکی لیژنەی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە پەرلەمانی کوردستان ڕایدەگەێنێت بە دوواداچوونیان بۆ دۆخی ئەم ناوچانە کردووە و راپۆرت بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەرز دەکەنەوە تا لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی عراقی گفتوگۆی لەسەر بکەن و دۆخی ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە. پەیوەندی بە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانەوە تا ئێستا لیژنەکان لە سەرەتای دەست بەکاربوونیانە ئەوەی لە لای لێژنەی ناوچەکانی دەرەوە هەرێم لە پەرلەمانی کوردستان تەنها ئێمە ئەرچیمە بە دوواداچوونی ئەو ناوچانەیە ئەوانەی زیانێ بەرکەوتیە چی دەگوزارێت لە ناوچانە راپۆرتی تایبەتی بەرز دەکرێتەوە بۆ دەستەی سوورەکایەتی پەرلەمان بۆی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندا کێشەی ئەو ناوچانە بەلایانی کەم چارەسەر بکە یاخود بگەڕێنەوە دۆخی جارانی خۆیان. لە دوای ڕفراندۆم و لێکەوتەکانی سوپای عراق جوولەی کردو لە تەواوی ئەو ناوچانەی دەکەوت ناسنووری مادەی 140 هێزەکانی پێشمەرگە پاشەکشەیان کرد. هەوڵەکانی تا ئێستا بەردەوامن تا هێزەکانی پێشمەرگە بگەڕێنەوە ئەو ناوچانە. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.